سێلایانی سەرەکی لە پێکەنانی حکومەتا بەشدارە بن پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان زووتەوەی گۆڕان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنی سیاسیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە واژۆ کردووە ئامادەشین بۆ واژۆکردنی و پێکەنانی حکومەت لە زووترین کاتە لەبەرەوە دواکەوتنی ئەو ڕێکەوتنە هیچ پەیوەندیەک هیچ پەیوەندیەکی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نییە چونکە ئێمە بەشدارین بە بەشدارێکی کاریگەرش لە پێکەنانی حکومەتە هۆکەی ئەگەڕێتەوە بۆ لایەنیکە نەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئامادەین بۆ واژۆکردنی لە زووترین کاتە ئێمە چاوەڕوانی زۆر بە ڕاشکاوی دەڵێن چاوەڕوانی پارتی دیموکراتی کوردستان و ئەو داواکاریانش کە پێشکەش کراوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هیچ کێشە و جوروگرفتێکمان نییە و لەگەڵ بزوتنەوەی گۆڕانی شانیمانە لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی شانیمانە لەبەر ئەوە وەفدی دانوسانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پشکانەی کە داوامان کردووە ڕێکەوتوین لەسەری و کۆتایی پیاتی هیچ کێشە و جوروگرفتێکمان نییە.